ئازادی خواستەوە و میلە لە دەردرێ ئەڵێ نەمە قەزەزارێ ئێستانە و خێراک منە مەلەساس ئەی بۆ نەو پرسی بەگیای کەم کەول بۆ ڕۆیە قوناس وەرە ئازاد بین بەڵێم بێکەڕ و ڕاست بین چاو لە کێر نەبین تا بەشکێن بین دەوڵەتەکان خەریک دەوردانتن بەڵام وەرە من و تۆ لەم داڵغە پیسە ڕزگار بین تەنیا ماومەتەوە لە ناو جەرگەی شەڕ سەرم بەر سەر سپەری سینەم بەر لە چۆرلاوە دەوردرام بەڵام هەر منم کەڕ بەڵم غیرەت نییە بڵێ لەل ڕێ باسی جاسیتان لە ڕەسەنە دەوراستە فەراز کە من لاستەمە دەرهێنە هاوارەکەن چێکە بەرچەنە ڕەنگە گۆڕنەوەنەی وەلاتان ڕێکخەرە خۆڵی وڵاتن بەرەوە پێنووسم وە کتاب لەم شەڕەوە خەنجەری خوێنیت لە من بەکشێنەوە دەبینی کە گورگەکان بەمەڕێنی دەنوێنەوە خاکی وڵاتمت فرۆش بچەند کامانە لە هەم بوونە تاشە کام ڕەنگی ئێستا لێرەم بە کاتی شەڕ و جەنگ چوار وەرزی ساڵە ناوخۆتانداونن ڕێگەودا بیروەندی شەو لە ناوبەرە نەزانی بەس خۆ نوێنی بە نەزانی چی وەسەلمەندی لە باوش دوژمن لە ئەمانی ها ئەمە هەنجابێکی قورس بەرە وازادیە خورت و خورافە لێرە ئەسای ئەساسیە کاتە خوێنت لە بێخەوە هەڵە مژن تۆ شەستە ڕۆژی کۆیلایەتی بکە بە جەژن ئازادی و سەربەستیەتی و ترین و شەی مێژوونی ئێستاش قەڵەمەکانیان بە خوێنگەلمانتین لە ناو ناسنامەیاندا ببینە چەنە بێڕون منم کە لە نووسین لەسەرم قاتڵانەیە دیمانوم خۆت لاداوە کە خۆت کێ بێت تەڕەف جۆرێ ون کراوی دەڵێ خوا لە گرتووی غەزەب دیسانیش گەر بەنەتەوەی تر بانگم کەی دڵم دەم و بەسە بێنە سەبی بێشەرەف هاچیە سەر شۆڕەکەی وەسی حەبت هاچیە نرخی چەند بوو شەڕەف و غیرەتت ها دەڵان وەک مەڕێستاوی لە بەڕێبەر خەریک چەق و تیشکردنم بۆ ڕەک بەڕەکی ملت بە پیرتیم کە مێژوویان لێ سووتاندین خوێن لەسەر خاگڕژا و گەڵاکانی بەهاریان لێ وەرراندین لە ناوخۆوە لێیانداین زمان و کولتوریان لە شێواندین لەسەر خاکی خۆماندا هێلانەیان بەسەر دەڕووخاندین ئەگەر هێزی چەک نەبێ هیچ قەڵەمێک ناتوانێت بۆ تەنیا ڕستەیەک لەسەر کاغەز بنووسێت چون دەیتوێنەوە خلاصی دەکەن بە باوەڕی من کورد نابێەوە لە پیاوی چاک بێمە زۆر پیاوی چاکی وەستی و ڕاستی دۆستی و ئاشتی گەورە پیاوی گەرناوی خۆت بنێ شێخ و مفتی کاز نەیدی و تاکە نووسرا بە لەرزە بەڵام دووبارەکردنەوەی 2000 جاریش بێ فارسە خۆشی بۆ تۆ موسیقای سەما لە وڵاتە خوێنی لاوەندە نوۆشن بەزێیا و لە وڵاتە ئەبا لەسەر نرخی زۆرترە لە فیسوف لە وڵاتە ڕەنگەکان بێ ڕەنگەکەن و دەنگەکان بێ دەنگ لە وڵاتە منم ئێستاش دەربەدەر دوور لە وڵات کاون لە شوێن مافی خۆمم بەڵام کەس نەهات پێش بگرێ بۆڵە بەژی هەر خۆمم کە پاڵ پشتی خۆمم دانیشتووی وڵاتێکی بێ وڵاتم لە دنیادا براوەیەکی بێ خەڵاتم لە ژیاندا لەگەڵ خەمەکانم ڕاهاتم ئازادیەکانیان لەناو دڵم لێ ناشتم ئازاد دەبین گەر ئازاد بین ئازابێ ڕێبەرەکان پێ بە پێی ڕاست بین هەر یەکە بۆ خۆی پێشەوایەکی ڕێگای حەق و ڕاست بێ وەرە ئازاد بین خاک و خۆڵی وڵاتن بەرەوە پێنووسم وە کتاب لەم شەڕەوە خەنجەری خوێنیت لە من بەکشێنەوە دەبینی کە گورگەکان بەمەڕێنی دەنوێنەوە خاکی وڵاتمت فرۆش بچەند کامانە لە هەم بوونە تاشە کام ڕەنگی ئێستا لێرەم بە کاتی شەڕ و جەنگ خاک و خۆڵی وڵاتن بەرەوە پێنووسم وە کتاب لەم شەڕەوە خەنجەری خوێنیت لە من بەکشێنەوە دەبینی کە گورگەکان بەمەڕێنی دەنوێنەوە خاکی وڵاتمت فرۆش بچەند کامانە لە هەم بوونە تاشە کام ڕەنگی ئێستا لێرەم بە کاتی شەڕ